دوو نیویشەوە لە کاتژمێر 10 ئێوارەوە ئەو ئاگرە دەسووتیە. هیچ کەسێکیش نهاتووە بەهانامانەوە خۆمان چوون بکوژێنینەوە، بەڵام تیرۆرستانی داعش دەسڕەژی گولەی لێمان کرد، شەهید یەکماندا و 8 برینداریش. ئاگر کوژێنەوە شات نەیتوانی بچێتە خوارەوە. بەڕاستی دەوری پۆلیسی فدرالی عێراق هیچ دەورێکی نەبینی. ئەوە سەعات 2:30 هێشتا ئاگرەکە نەکوژاوەتەوە. دەغڵدانی کوردەکان دەسووتیە. بەڕاستی شەڕێکی چاکشمان لەگەڵیان ناکرد، بەڵامی تر ئەوان دیار بوو بۆسەیان دانابوو بۆ ئێمە. Por mano del